کەناڵی ئاسمانی پەیام پێدەنێتە 14هەمین ساڵیادی پەخشکردنیەوە کە وەک یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی لە هەرێمی کوردستان دەستی بە پەخشی ئاسایی خۆی کرد. پەیام لە ماوەی کارکردنیدا پیشەیانە و بەڕەچاوکردنی ئیتیکی ڕۆژنامەوانی و گەیاندنی دەنگی مافخوراوان و بەردەوامبوون لە بەرەی شەقام، گرنگترینیش ڕەچاوکردنی بنەماکانی ئاین بەرهەمەکانی پەخش کردووە کە پەیام بۆتە بڵنگۆیەک بۆ زانایانی ئاینی و ڕۆشنبیران و سەرجەم چین و توێژەکان. مامۆستایەکی ئاینیش دەڵێت پەیام هەردەم مینبەرێک بووە بۆ زانایان تاکو کۆمەلگا وشیار بکەنەوە. کەناڵی ئاسمانی پەیام هەم لە بوارە شەرعیەکەیە، هەم لە بوارە سیاسیەکەیە، هەم لە بواری کۆمەڵایەتی و بەدەمەوە چوونی جەماوەری ئەم کوردستانەیە بەڕاستی لە هەموو کوچە و کۆڵانێک و شەقامێک و شار و شارۆچکەیە کاتوانیوێتی دەنگ و ڕەنگی هاوڵاتی بەڕاستی بە جێگای خۆی بگەیەنیە و توانیوێتی بەڕاستی خزمەتێکی بەرچاو بە هەموو چین و توێژەکان بکە، هەر لە قوتابیەکەوە هەم لە خزمەت گوزارێکەوە تا دەگاتە ئەو سەری ئەم کوردستانە بەڕاستی توانیویانە خزمەتێکی جوان، خزمەتێکی ڕێکوپێک، کارێکی نمونەیی بەڕاستی ئەنجام دەن و جێگەی دڵخۆشی ئەتوانم بڵێم هەموو چین و توێژەکانە. بەڕاستی ئێمەی مامۆسایانی ئاینی وەکو مینبەرێکی حەقبێژی دەیبینین لە بۆ ئەوەی کە مامۆسایانی ئاینی توانیویانە لەو پەیامەوە لەو مینبەرە جوان ئازادەوە پەیامی خۆیان بگەێنن بە هاوڵاتیان و بە کوردستان و بە دەرەوەی کوردستانیش. لە داهاتوە ئومێد دەکەین لە خوای پەروەردیگار پەیام ئەوها بە زیندویی، ئەوها بە بوێرانە، بە ئازایانە لە ناو خەڵکا لەگەڵ جەماوەری خۆیدا بمێنێتەوە. لای خۆشیەوە مامۆستایەکی دیکە پێی وایە پەیام تا ئاستێکی زۆر باش، کەناڵێکی خۆشەویست و دڵگیر و قبولکراوی کۆمەڵگەیە، هەر بۆیە داوا دەکات زیاتر جەخت لەسەر جێبەجێکردنی پەیام و پرەنسیپەکانی ئاین بکاتەوە. پیرۆزبایی لە ساڵی نوێی کەناڵی ئاسمانی پەیام دەکەم، خوای گەورە موفقیان کە ئینشاءالله. بەڕاست کەنالێکە مەقبولە ناو خەڵکی الحەمدولله، مەحبوبیشە و خەڵکی سخەی پێ هەیە و الحەمدە تا ڕادەچی زۆر یعنی لایەنی ئیسلامەتی و دینی زۆری پێوە دیارە الحەمدە، فەرقش لە بینی دەنگ و ڕەنگەکان نەکەیدەوە، لە هەمان کات دەشتە دنیایەکان و سیاسەکانیش الحەمدە دەوروژێنن بەرەوەی کەنالێکی هەم دینیە و هەم قەوم و میللەتیشە، یعنی لە ڕووی شتەکانی هەموو پەخش دەکا. پێم خۆشە بەڕاستی شعارەکانی دینی زیاتر یعنی پەرە پێ بدەن. لە ڕابردوودا پەیام بە چەندین هەوراز و نشێودا تێپەڕیوە، بەڵام بە هەوڵی بەرپرسان و کارمەندانی ئەو کەناڵە توانراوە هەموو ئەو بربەستانە تێبپەڕێنێت. پەیام لە وەرزی نوێدا بە چەندین گۆڕانکاری و بەرنامە و پرۆگرامەوە لە پەخشکردنی بەردەوام دەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.